بەشی 23 لە گۆڕەپانی گابازی کریتدا. ڕۆژی دوایی بە یارمەتی مینا کە لە مەیدانی گابازیەکە دەستی ڕۆی منی لە جێگەیەکدا نیشان کە بتوانم لەوێوە هەموو شوێنێک بەباشی ببینم. گاکانیان یەکێک هێنایە ناو گۆڕەپانەکەوە و سەیرم کرد، لەگەڵەوەشدا کە لەوێ زیاتر لە 10 تەماشاچی لێبوو، بەڵام هەمویان بەباشی دەیان بینی، چونکە جێگەی تەماشاچیەکان بە شێوەیەک دروستکرا بوو کە هەر ڕیزێک لە ڕیزەکەی دوای خۆیەوە نزمتر بوو، بەبێ ئەوەی هیچ کامیان بەرچاوی ڕیزی دواخۆی بگرێ. سەمای کچەکان و کوڕەگەنجەکان لە بەردەم گاکاندا چەند جۆرێک بوو، لە هەمویان قورستر ئەو سەمایە بوو کە سەماکەرەکە دەبوایە بەسەر هەردوو شاخی گاکەدا باز بدات و بچێتە سەر پشتی. من وەکو پێشتر باسم کرد لە ڕابردوودا جارێک بینی بووم کە مینە ئەم سەمایی دەکرد. من بینیم دەوڵەمەندەکانی کریت لەسەر گاکان گرەویان دەکرد و وەک ئەوە بوو کە بزانن هەندێک لە گاکان لەوانی تر باشترن، بەڵام لە دیدی مندا گاکان هەمویان یەکسان بوون و نەم دەتوانی هەست بە جیاوازیان بکەم. میناژ وەکو خەڵکی لە بەردەم گاکەیدا سەمای کرد. سەرەتا سەماکەی ترسناک بوو، چونکە یەک قۆچی گاکە بەس بوو بۆ ئەوەی مینا بکوژێ، بەڵام لە دوای ئەوەی دەست و بردیەکەیم بینی و بۆم دەرکەوت ماسوولکەکانی لەشی لە ژێر فەرمانی خۆیدان، ترسم نەما و وەکو خەڵکی تر شادیم بۆ دەکرد. لە کریت پیاوە گەنجەکان و کچەکان بەڕووتی لە بەردەم گاکاندا سەما دەکەن، لەبەر ئەوەی سەماکەیان ئەوەندە مەترسیدارە ئەگەر کراسیان لەبەردا بێ لەوانەیە بکوژرێن، چونکە کراس ئەگەر چی تەنکیش بێ ڕێگەل لەوە دەگرێ کە بتوانن بە ئاسانی بەسەر ماسوولکەکانی لەشیاندا زاڵ بن. ئەگەر چی کچەکان هەمویان سەماکەیان جوان بوو، بەڵام لە دیدی مندا سەماکەی مینا لای هەمویان جوانتر بوو. بەڵام مامۆستاکەی مینا لەو باوەڕەدا بوو کە لەبەر ئەوەی ئەو کچە گەنجە ماوەیەک لە کری دوور کەوتۆتەوە و مەشقی نەکردووە، وەکو پێویست توانای سەماکردنی نییە. لە دوای تەواوبوونی سەماکەی مینا لە کاتێکدا کە ڕۆنێکی تایبەتی لە لەشیدا بوو، هاتە لام و وتی: سینۆها، دوو سبەینێ مانگ لە ئاسماندا دەبێتە بازنەیەکی تەواو و من دەبێ بچمە ماڵی خوا و لەبەر ئەوەی هاوڕێکانم بانگێشتیان کردووم کە لە جەژنێکدا بەشدار بم، ناتوانم لەگەڵ تۆدا بێم، بەڵام لەو شەوەی کە دەچمە لای خوا دەتوانی وەکو هاوڕێکانی ترم
تا شوێنی چوونە ژوورەوە لەگەڵمدا بێیت. وتم مینە، هەرچۆنێک بێت کە حەزت لێیە وا دەکەم. لەو شەوەدا لەگەڵت دێم و لە ئێستاوە تا 2 سبەی شەو کاتەکانم بە بینینی شتە دیدەنیەکانی کریت بەسەر دەبەم. یەکێک لەو شتە دیدەنیانە کە خۆشیەکی بۆ منیش تێدایە کە ئەوەیە هەندێک لەو کچە گەنجانەی هاوڕێی تۆن و هێشتا خۆیان وەقفی خوا نەکردووە بانگێشتیان کردووم کە لە میوانداریدا بەشدار بم کە بڕیارە بە زوویی لەم شارەدا بەرپا بکرێ و کاتەکانم بە شادمانی لەگەڵیاندا بەرمەسەر. ئەگەر چی ئەوان وەکو تۆ جوان نین، بەڵام لە شولارێکی قەڵەویان هەیە و قەڵەویەکەیان نوقسانی جوانیەکەیانی پڕ کردوتەوە. مینا بازووی منی گرت و وتی سینۆها، من ڕازی نیم کە تۆ لەو کاتانی منت لەلا نییە بڕۆیتە لای ئەو کچانەی کە هاوڕێی منن، هەر نەبێ تا ئەو کاتەی دەچمە خانووی خواوە بوەستە، دوایی ئازادی کە چەندت حەز لێ بوو بچیتە لای ئەو کچانە و لەگەڵیاندا گفتوگۆ بکەی. منی ژوتم مینە، ئەم قسەیەم بەگاڵتە بوو، ئەگەر نا من حەز لە هاونیشینی ئەوان ناکەم. ئێستا دەگەڕێمەوە ناوچەی بەندەری و خەریکی پزیشکی دەبم، چونکە لەوێ خەڵکێکی زۆر نەخۆشن کە هی وڵاتانی ترن و پێویستیان بە چارەسەرکردنی منە. پاشان بەرەو میوانخانەکە گەڕامەوە، بە کارەکەمەوە خەریک بووم هەتا شەودا هات و مانگ لە ئاسماندا دەرکەوت. لەو کاتەدا کە لە هەموو ناوچەکانی بەندەردا دەنگی مۆسیقا و ئاواز بەرز بووەوە، چونکە لە بەندەری کریت خانووی گشتی زۆر بوون، تەنانەت ئەو کەسانەی هەژاریش بوون لە کریتدا وەکو دەوڵەمەندەکان کاتەکانیان بە خۆشی ڕادەبوارد و بە شێوەیەک دەژیان کە دووت هەرگیز نامرن. لە جیهانێکدا دەژین کە خەم و پەژارە و ئازاری تێدا نییە. من لە ژوورەکەی خۆم بەبێ ئەوەی چرا هەڵ بکەم لە ڕووناکی مانگە شەودا دانیشتم و کاپتا لە هۆدەکەی خۆی کە بەرامبەر ژوورەکەی من بوو ڕاکشا بوو یان خۆی ئامادە دەکرد بنوێت. لەو کاتەدا ژنێکی گەنج هاتە ژوورەکەم و سەیرم کرد لەو کچانەیە کە لە میوانخانەکەدا کار دەکات و پێی وتم سینۆها، ئایا حەز دەکەی ببمە خزمەتکاری تۆ؟ منیش وتم نا، خزمەتکارم ناوێت. ئەو وتی ئەگەر بیر دەکەیتەوە کە من هونەرێکم نییە و کابانیەکەمت بەدڵ نییە، یەکێکی تر لە خزمەتکارەکانی میوانخانەکە بانگ دەکەم کە بێت و تۆ ئەوە بکە بە کارەکەری خۆت. من وتم نا، من خزمەتکارم ناوێت، دەمەوێت بەتەنها بم. کچەکە وتی سەیرە، بیانیەکان لەگەڵ ئەوەشدا کە وەسیلەیان هەیە کاتەکانیان بە خۆشی ڕابێرن، کەچی بەهۆی بڕیارێک خۆیان تووشی پەژارە دەکەن و بەتەنهایی دەمێننەوە. لە کاتێکدا کە خوای کریت مرۆڤی بۆ سوود وەرگرتن لە خەڵاتەکانی دنیا دروست کردووە، دوایی لێم نزیک بۆوە وتی سینۆها، بۆ ئەوەندە زۆر لە خۆت دەکەی، لەگەڵمدا ڕابێرە، چونکە من حەز دەکەم بزانم کە پزیشکێکی میسری چۆن ڕادەبێرێ. منی ژوتم وازم لێ بێنە، چونکە بێتاقەتم. کچە گەنجەکە وتی ئەگەر تۆ وەکو بیانیەکانی تر زەوقت نییە لەبەر ئەوەیە کە خۆت لێرەدا زیندانی کردووە. منیش وتم لە هۆدەکەم بڕۆرە دەرەوە و تا بانگم نەکردووی مێرەوە. کچەکە وتی من پێم سەیرە لە وڵاتێک کە پیاوەکانیان وەکو ئەم پزیشکە میسریەیە خەڵک لەوێدا بە چ ئومێدێک دەژین. من چاوم لە مانگ بڕی بوو، چونکە دەمزانی تاکە ژنێک کە ئامادەم بیکەمە هاوسەری خۆم لێم جا دەبێتەوە بۆ ئەوەی بڕوات بۆ ماڵی خواکەی و کچێنەکەی خۆی پێشکەش بکە. لەم بیرکردنەوەیەدا بووم کە لە ناکاو هەستم کرد
یەکێک لە ژوورەکەمدایە و ئەو بۆن عەسرەی لێدەهات کە دوێنێ لە مەیدانی گابازیەکەدا بۆنم کردبوو. سرم هەڵبڕی و ڕوانیم ئەو کەسە مینایە. وتم مینا چۆنە هاتوویتەتە ئێرە؟ میناوتی بە هێواشی قسە بکە چونکە حەز ناکەم کەس گوێی لە دەنگمان بێ. دوایی لە تەنیژ منەوە دانیشت و وتی لەبەر ئەوە هاتوومەتە ئێرە چونکە لە قەرەوێڵەکەی خۆم کە لە دامەزراوەی گابازیە بێزار بووم. من بە بیستنی ئەم قسەیە سرم سوڕما چونکە زۆر دوور بوو ژنێکی وەکو مینا بە هەموو لایەنگریکردنی گابازی ڕقی لە قەرەوێڵەکەی ئەو دامەزراوە بێ. دوایی میناوتی خۆشم بە تەواوەتی نازانم بۆچی لەم کاتەدا هاتوومەتە ئێرە، لەوانەیە نەفرەت لێبوونی قەرەوێڵەکەم منی بۆ ئێرە ڕاکێشابێ. لەوانەشە هاتبێتم کە لەگەڵ تۆدا گفتوگۆ بکەم. ئەگەر حەزت لە نووستنە لێرە دەڕۆم و ئەگەریش ناتەوێ بنووی لەلات دەمێنمەوە و گوێ لە قسەکانت دەگرم. بۆنی دەرمانەکانت دەکەم و هەر کاتێک کاپتا قسەیەکی پێکەنی ناوی بکە قژی سەری ڕادەکێشم. من وا هەز دەکەم سەفەرکردنی من لەگەڵ تۆدا بۆ ئەو وڵاتانە بیرۆڕامی گۆڕیوە و ئیتر وەکو پێشوو لە بۆنی گاکان و سیرکردنی گابازی و دەنگی هاواری تەماشاچیەکان چێژوەرناگرم. تەنانەت بە پێچەوانەی ڕابردووەوە حەز ناکەم بچم بۆ ماڵی خوا و ئەو قسانەی خەڵکی لە دەوروبەرمدا لەبارەی ئەم بابەتەوە دەیکەن لە گوێمدا وەکو قسەیەکی بێواتا و مناڵانە وایە. یاریکردنی هاوڕێکانم نابێتە هۆی سەرگەرمیم و وەکو ئەوە وایە کە عەقڵت لەسرم دەرکردبێ و عەقڵێکی ترت خست بێتە مێشکمەوە، وەکو عەقڵی ئەو گەلانەی کە من ئەوانم بینی. لەبەر ئەوەی ئێستا بە تۆ دەڵێم دەستم بگرە و ئەگەرچی ئەمڕۆ دەدوت حەزم لە ژنی قەڵەوە، بەڵام من قەڵەو نیم، لەگەڵەوەشدا حەز دەکەم دەستم بگری. منی ژووتم مینا، من لە گەنجێتیمدا پیاوێکی سادە بووم، ئارەزووی ئەوەم هەبوو ببمە خاوەنی ژن و مناڵ. کاتێک کە تووشی ژنێکی تەماحکار و بێبەزەیی بووم هەرچێکم هەبوو لێی سەندم. لەو ڕۆژە بەدواوە ئیتر من حەزم لە هیچ ژنێک نەکرد چونکە نەفرەتی ژنان چوو بۆ ناو دڵمەوە و وام بیر دەکردەوە کە هەموو ژنە گەنجەکان وەکو ئەو ژنن. بەڵام لە دوای ئەوەی تۆم بینی و شارەزای ژیریت بووم هەستم بەوە کرد کە زێڕ و پارە هیچ سەرنجێکت ڕاناکێشێ. تێگەیشتم کە لە دنیادا هەندێک ژن هەن کە پیاو بتوانێ بیان کات بە هاوسەری خۆی بەبێ ئەوەی لەبەر زێڕ و پارە خۆی بکات بە هاوسەری. لەو کاتەدا لە دڵمدا خۆشەویستی بێدەسەڵاتەکان و هەژاران دروست بووە. نەخۆشە کەم دەرامەتەکانم چارەسەر کرد بەبێ ئەوەی داوای حەق دەستیان لێ بکەم. ددانی ئەو کەسانەی ئازاری ددانیان هەبوو دەمکێشا بەبێ ئەوەی داوای پارەیان لێ بکەم، چونکە کاتێک کە دەمبینی تۆ تا ئەو ڕادەیە بێبایەق دەڕوانیتە ماڵی دنیا بە خۆمم وت منیش دەبێ ماڵی دنیام لەلا بێبەها بێ. بەڵام ئێستا کە تۆ دەتەوێت لێم جیابیتەوە بۆ خانووی خوای کریت بڕۆی، من هەم لە خواکان بێزار بووم و هەمیش لە مرۆڤەکان، چونکە دەزانم دوای ڕۆیشتنی تۆ ڕۆحی من وەکو قەلە ڕەشێکی ڕەژوایە کە لە بیابانێکی ڕووددا بێت و هەمیشە هاودەمی پەژارە بێ. بۆیە بە تۆ دەڵێم مینا، لە جیهاندا وڵات زۆرە، بەڵام زیاتر لە ڕووبارێک نییە، ئەویش ڕووباری میسرە. ڕووبارەکانی تر ئاویان هەیە و ئاویان تێدا دەڕژێ، بەڵام وەکو ڕووباری نیل ژیان نابەخشن. ئەم ڕووبارە بەبێ هیچ بربەست و دیوارێک کە لە بەردەمیدا دروست بوو بێت، زەویە ڕەشەکانی میسر ئاودێری دەکات و
ئەگەر تەماح و چاوچنۆکی خاوەن زەویەکان بیهێڵێ ئەوەندە بەرووبووم لە کێڵگەکانی میسردا بەدەست خەڵکی دەکەوێ کارگیز دانیشتوانی وڵاتەکەی من ناتوانن ئەو هەموو خواردنە بخۆن. وەرە با بڕۆین و خۆمان بگەێنینە کەناری ڕووباری نیل و لەوێ خانوویەک بکڕین و گوێ لە دەنگی مەرواریەکانی ناو قامی شەڵانەکان بگرین و کەشتی خوای ئامون ببینین کە بە ئاسماندا دەڕوا. مینە وەرە با باقی تەمەنمان بە ژیانێکی بێخەم بەرینە سەر و کاتێک کە گەیشتینە میسر بەیەکەوە گۆزەیەک دەشکێنین کە ببینە ژن و مێردی یەکتری و ئەو کاتە لە یەکتری جیانابینەوە. لە دوای مردنمان تەرمی من و تۆ مۆمیا دەکەن و دەچینە سەر زەمینی ڕۆژ ئاوا و هەتایە لەوێ بەیەکەوە دەژین. مینا بە دەستەکانی خۆی دەست و چاومی نەوازش کرد و وتی سینۆها من ناتوانم لەگەڵ تۆدا بۆ میسر یان وڵاتێکی تر بێم، چونکە هیچ کەشتیەک من لێرە دەرناکات، بەتایبەت لە دوای ئەو سەماکردنەی ئەمڕۆ هەموو خەڵکی دەزانن کە من دەبێ بچمە ناو خانووی خواوە. هەر کاتێ تۆ بتەوێ بەرهەڵستی من بکەی دەتکوژن، من دەبێ هەرچۆنێک بێ بچم بۆ ئەوێ و هیچ هێزێک لە جیهاندا نییە کە بتوانێ پێش لەم کارە بگرێ. من وتم مینە کەس نازانێ سبەینێ چی ڕووەدا، لەوانەیە تۆ لەو شوێنەی کە هیچ کەسێ لێی نەگەڕاوەتەوە بگەڕیتەوە، لەوانەیە دوای ئەوەی چوویتە ژوورەوە کچێنیەکەت پێشکەش کرد بەڕادەیەک هەست بە بەختیاری بکەی کام گیانە فەرامۆش بکەی. بەڵام ئەوەندەی من بزانم ئەو شتانی بەدەم خواکانەوە دەیڵێن هەمووی ئەفسانەیە و من هێشتا لە وڵاتە جیاجیاکان شتێکم نەبینیوە کە باوەڕم بەرامبەر بە خواکان بەهێز بکە. بۆیە ئەگەر تۆ لەوێ نەگەڕیتەوە من دێمە ناو خانوەکەوە و تۆ دەگەڕێنمەوە، ئەگەر چی ئەم کارە ئاخرین کردەوەی من لە ماوەی ژیانمدا بێ، دوای ئەوە بمرم. مینا دەستی خستە سەردەم و بە ترسەوە سەیری دەوروبەری کرد و وتی ئەم فکرە لەسرت دەرکە، چونکە خانووی خوا تاریکە و هیچ کەسێ تەنانەت دانیشتوانی کریت ناتوانن بچنە ناو خانووەکەوە مەگەر ئەو کەسانەی کەوەکو من هەڵبژێردراون، ئەگەر نا ئەوانی تەردەمرن. بەڵام من دەتوانم بە ڕەزامەندی خۆم لەو خانووە بگەڕێمەوە، چونکە دەزانم خواکەی ئێمە بێبەزەی نییە و من بە زۆر لە ماڵی خۆیدا ڕاناگرێ. ئەگەر بە تەمای گەڕانەوە بم ڕێگەم پێدەدا کە بێمەوە. ئەم خوایە زۆر جوانە و هەمیشە ئاگای لە دانیشتوانی کریتە کە لە بەختەوەریدا بژین، بەهۆی چاکەی ئەوەوە کە لەم وڵاتەدا گەنم پێدەگات و لە زەیتون ڕۆن دروست دەبێت و کەشتێکان لە بەندەرێکەوە بۆ بەندەرێکی تر دەڕۆن و تەمەچڕەکانی دەریا نابێتە هۆی نوقمبوونی کەشتێکان. هەر کەسێ پشت بە خواکەی ئێمە ببەستێ بەردەوام خۆشبەخت و شادمان دەبێ. من دڵنیام ئەم خوایە بەدبەختم ناکات ئەگەر بزانێ کە بە تەمای گەڕانەوەم ڕێگام لێ ناگرێ. من تێگەیشتم کە مینا لە مناڵیەوە بەو شێوەیە پەروەردە کراوە و گەورە بووە، پێی وایە خوای کرید لە هەموو کەسێ بەهێزترە، بۆیە ناتوانی بە شێوەیەکی تر بیر بکاتەوە. ئەگەر من بمویستایە بە قسەکردن تێی بگەێنم کە زۆربەی ئەو شتانەی لەبارەی خواکانەوە دەیڵێن ئەفسانەیە نەیدەسەلماند. من لە جیاتی ئەوەی هەوڵ بدەم گفتوگۆی لەگەڵدا بکەم دەستیم گرت و ئەو خۆی لێ دوور نەخستمەوە و دەگریا و دەیوت سینۆها من دەزانم تۆ گومانت لە من هەیە، وا بیر دەکەیتەوە لە دوای ئەوەی چوومە ئەشکەوتەکەوە لەوێ نایەمە دەرێ و ناگەڕێمەوە بۆ لای تۆ، لەبەر ئەوە حەز ناکەم خۆمت لێ تەریک بکەم. ئەگەر ئارەزوت لێیە هەرچێکت دەوێ بیکە. منی ژوتم مینە من پیاوێک نیم کە بە بێ ڕەزامەندی تەواو ژنێک بکەمە هاوسەری خۆم،
چونکە ئەم جۆرە چێژوەرگرتنە یەکلایەنەیە و بۆ من لەزەتی نییە، هەر ئەوەندە کە تۆ ئەم شەو هاتوویتەتە لای من. بۆ من بەسە ئەگەر دەتەوێ شتێکم بدەیتێ ئەو تەوقە زێڕینەی پرستم پێ ببەخشە، من پێی رازیم. مینا کاتێک ئەم قسەی بیست دەستێکی بەلەشی خۆی داهێنا وتی سینۆها، ئایا لەبەر ئەوەی کە لە ڕوو لاوازم حەزت لە من نییە؟ ئایا حەز دەکەی کە من لە ماوەیەکی کەمدا خۆم وها قەڵەو بکەم کە بە بینینی قەڵەویەکەم ترست لێ بنیشێ؟ من وتم نامینە، هیچ ژنێک لە دیدی مندا لە تۆ جوانتر نییە، بەڵام من نامەوێ لە خۆشەویستەکەی تۆ کەڵکی ناڕەوا وەربگرم. ئەم کارە بە ناڕەوا دەزانم و لێی بێزارم، بەڵام دەتوانم پێت بڵێم کارێک بکەین کە بێتە مای خۆشحاڵی هەردووکمان. میناوتی ئەم کارە چییە؟ من وتم من و تۆ گۆزەیەک بەدەستەوە دەگرین و دەیشکێنین، بەهۆی ئەم کردارەوە دەبینە ژن و مێرد. ئەگەر چی لێرە کاهینێک نییە کە ناومان لە کتێبی پەرزگەدا بنووسێ، بەڵام بە پێی دابوونەریتی میسریەکان کاتێک کە ژن و پیاوێک بە مەبەستی هاوسەرەتی گۆزەیەکیان شکان دەبنە ژن و مێرد. مینا پێکەنی وتی زۆر باشە، دەگۆزەیەک بهێنە بابیشکێنین. من لە ژوورەکە چوومە دەرەوە تاوکو بەندەکەم هەڵسێنم کە پێم وابوو خەوتووە بڵێم گۆزەیەک بهێنێ، بەڵام سەیرم کرد کاپتا لە پشت دەرگای هۆدەکەمەوە دانیشتووە و دەگری. وتی گەورم، من لەبەر ئەوە دەگریم چونکە جەرگێکی ناسکم هەیە و کاتێک کە بیستم ئەم کچە ئەندامباریکە لەگەڵ تۆدا قسە دەکات و تۆ وەڵامی دەدەیتەوە گریانم هات. من تووڕە بووم و شەقێکم لێدا وتم کاپتا، ئایا تۆ هەرچیەک کە لەم هۆدەیە داوترا بیستت؟ کاپتا وتی بەڵێ، چونکە ئەگەر من نەمبیستایە خەڵکی تر دەیبیست. وتم خەڵکی تر چۆن گوێیان لە قسەکانی ئێمە دەبوو؟ کاپتا وتی ئەم شەو چەند کەسێ هاتنە ئێرە کە مینا بخەنە ژێر چاودێریەوە و جاسووسی بکەن، چونکە مینا لەبەر ئەوەی ناسراوە و هەموو دەزانن کە دەچێتە خانەی خواوە ئێستا لە ژێر چاودێریدایە تاوەکو هەڵنەیە. منیش زانیم کە ئەگەر لە پشت دەرگای ژوورەکەتدا دانەنیشم ئەوان لێرە دادەنیشن و گوێیان لەو شتانە دەگرت کە پەیوەندی بەوانەوە نییە. لەبەر ئەوە من لێرەدا دانیشتم بۆ ئەوەی خەڵکی نەتوانن گوێ لە نهێنیەکانت بگرن و دوای دانیشتنم لێرە بەبێ ئەوەی نیازی گوێگرتنم هەبێ گوێم لە گفتوگۆکانتان بوو. لەبەرەوەی قسەکانتان مناڵانە و ڕاز بوو گریانم هات، چونکە وەکو پێم وتی جەرگی من ناسکە و زوو دەکەومە گریان. من چیتر لە کاپتا تووڕە نەبووم. وتم لەبەر ئەوەی گوێت لێبووە چیمان وتووە بڕۆ گۆزەیەک بهێنا. کاپتا درێژەی پێداوتی چ جۆرە گۆزەیەکت دەوێ؟ ئایا گەورە بێت یان بچووک، ڕەنگدار بێت یان بێڕەنگ؟ منیش وتم تۆ خۆت دەزانی کە هەموو گۆزەیەک بۆ ئەم کارە دەست دەدا، بەمەرجێ زوو بڕۆ گۆزەیەک بهێنا، ئەگەر نا ناچارم دەکەی بە گۆچان بدنێرم. کاپتا وتی من دەمتوانی کاتێک کە گۆزەت ویست یەکسەر بڕۆشتمایە گۆزەیەکم بۆ بهێنایتایە، بەڵام بۆ ئەوە قسەم کرد کە تۆ دەرفەتی بیرکردنەوەت هەبێ، چونکە گۆزەشکاندن لەگەڵ ژن کارێکی گرانە و دەبێ بیری لێ بکەیتەوە دوایی بڕیاری لەسەر بدەی. بەڵام لەبەر ئەوەی پێدا دەگری کە لەگەڵ ئەم ژنەدا گۆزە بشکێنی دەڕۆم و گۆزەیەک دەهێنم، چونکە ناتوانم فەرمانەکانت جێبەجێ نەکەم. دوایی ڕۆیشت و گۆزەیەکی هێنا کە بۆنی ماسی لێدەهات، دیار بوو کە ماسییان تێکرد بوو. لەبەردەم مندا داینا و من و مینا هەر یەکەمان دەستکێکی گۆزەکەمان کرد و بەرزمان کردەوە و دوایی دامان بە زەویدا و شکاندمان.